خاتونی بەڕاست جەژنی پیرۆز بێت. جەژنیش لە ئێوە پیرۆز بێت، لە هەموو کوردانی بەریتانیا پیرۆز بێت، بەتایبەتی شاری بێرمینگام لێرەوە لە کەناڵەکەتانەوە پیرۆزبایەکی زۆر ئاراستی دایکم، خوشک و براکانم لە کوردستان و خانەوادی هاوسەرەکەم، خەسوم و خوشکەکانی هاوسەرم، لە کچە جوانەکەم لە هاوسەرم، لە ئێوەی بەڕێز بەخێر بێن سەر هەردوو چاوم، یاخوام و ڕۆژ و کات و ساتی هەموو لە یەکمان جەژن و خۆشی بێ و نوێژ و ڕۆژ و ئیتاعەتشمان قبوڵ بۆ بێ. الله ئامین. ئەمڕۆ چۆن جلی کوردی نەپۆشی و هاتوویتە دەرەوە لەگەڵ خێزانەکەتانە؟ وەڵاهی نیەتم هەبوو بەڵامی تر نەمتوانی زۆر واڕێکەوت وێگنا پڕ بەدڵ حەزمەکە چکە تۆزێت تەندروستیم تەواو نەبوو. سپاسدانەکەم وێگنا پڕ بەدڵ و ئامادەکاریم کردبوو کە خۆم حازرکەم، بەڵامی تیشتەکە ڕێنەکەوت. ئینشاءڵڵا هەمیشە لە ساق و تەندروست باشبی. کچە جوانەکەەوە توانیم گری بباوش تۆ ناوی چییە و ماشاءڵڵای لێبێ؟ ناو چییە؟ ماشاءڵڵا. کچەکەمان ناوی هەنی گیان. چەند ساڵە لە وڵاتی بەریتانیا؟ 2 ساڵە. جیاوازی جەژنی ئێرە و جەژنی کوردستان چۆنە بینی؟ وڵڵاهی نازانم هیچ جیاوازیەک نییە الحەمدولillah. لەوێ تێکەڵاوی کەس و کارە بیت و تێکەڵاوی کەس و کار و هاتوو چۆ لێرە کوردەکان کۆبوونەوەی هەیە. ئەرە وەڵڵا لەخوا بەزیار بێ کوردەکان کۆبوونەوە ئەکەین و جەژنە پیرۆزبە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕێی سەردانەوە و بەڵێ ئەرە وەڵڵا هیچ جیاوازێکی نییە، چونکە جەژن هەر جەژنەوە الحەمدولillah. لە وڵاتی بەریتانیا شۆکە هیچ وڵاتی جێتر نییە کوردانی. هەست بە غەریبایەتی ناکەی؟ حەزی لە مایکەکەیە؟ مایکەکەی من هەیە هەفتانە چی لێگا ئەتەبێ؟ ئەدەی ناکاتۆ. هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشی بێت، دەستان خۆش بێ، گەورەتان کردین بێت. زۆر خۆشحاڵم لەگەڵ قوربانم. ئەمڕۆ ڕۆبەڕۆ چایشم پێکەوە زۆر خۆشحاڵ بووم بە قوربان بۆ تۆشە بە خۆشی بە قوربانم. سپاس دەکەم زۆر بەڕێزی. ئوستاد جەژن پیرۆز بێ. جەژنی خۆتان پیرۆز بێ، هەموو ساڵێ بە خۆشی و بە شادی پیرۆزبایی لە هەموو لە کەم ئینشەڵڵا هەموو ساڵێکتان جێژن و خۆشی و شادیە. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. BK4